بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. لأخوائي قورا بارموا أخوائي قورا طاعة عبادتي همولا يقبلك إن شاء الله. رنجو زحمة ما نبون من ببي برحمة لقيامتها إن شاء الله. باسی ئەم عەسرەمان ئەوەیە خوای گەورە چۆن حەقی بێهێزەکان لە بەهێز و زۆردارەکان ئەسێنێت. خەڵکی لەم ژیانی دنیایەدا دوو بەشە، یا ستەمکارە یا ستەملێکراوە. یەکێ لە ناوەکانی خوای پەروەردگاریش بریتیە لە منتەقیم. منتەقیم یانی چی؟ تۆڵەسێن، منتەقیم، ئینتیقام وەرگر. یەکێ لە ناوەکانی خوای گەورە ئەلحەقە، حەق واتە ماف، وەرگرەوەی خاوەن مافە. چۆن خوای ڕەب العالەمین مەظلومان سەر ئەخات و زاڵمان وایان لێ دەکات بیان کا بە پەند و عیبرەت بۆ خەڵکی. جوان گوێ بگرە مسڵمان، جوان دڵت لێرە بێت. ڕۆژێکیان حەزرەتی موسا على نبينا وعليه الصلاة والسلام تشريفي برد بو كيوي طور. كيوي طور خوال القرآن دا بكيوي مبارك باسي أكا فاخلعن عليك إنك بالوادي المقدس طوا. خوا فرميتو لشوينك مقدس وبيروزي مباركي شويني قسەکردنی موسى، مناجاتی موسى على نبينا وعليه الصلاة والسلام لحضور خوای پەروەردگارە کێوی طور بوو. لە کێوی طورە پرسیاری کرد لە خوای ڕەب العالەمین، فەرمووی پەروەردگارە چۆن بێهێزەکان حەقی خۆیان وەرئەگرن لە زۆرداران، چۆن مافی بێهێز و مەظلومان ئەسێنی لە ستەمکار و لە تاغوتان و ملهوڕان. ئەم پرسیارەم هەیە ڕەب العالەمین وەڵامەکەی چییە؟ من چۆن بزانم مەظلومان تۆڵەیان بۆ ئەکەیتەوە لە زاڵمان و ستەمکاران؟ خوای ڕەب العالەمین فەرمووی ئەی موسا دوای عەسر پاش عەسر بڕۆ بۆ فڵان شوێن لە فڵان ڕۆژدا، ڕۆژەکەی بۆ دیاری کرد. بڕۆ بۆ فڵانە شوێن لە فڵانە ڕۆژدا ببینە و بزانە چی ڕوو ئەدا، بەڵام هیچ نەکەی، کاردانەوەت نەبێت، ڕەتفیعلت نەبێت، خۆت دەرنەخەی. تەنها بۆ ئەوە تۆ ئەنێرم کە بۆ ئەوەی بزانی بێهێزەکان خوا چۆن تۆڵەیان بۆ ئەکاتەوە، نیشانت بەم. خۆت دەرنەخەیت، هەرچێک ڕوویدا هیچ هەڵوێستێکت نەبێت و تەنها تەماشاکەر بە. موسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئەو ڕاستپاردەیی کە خوای پەروەردگار پێی فەرموو بوو لە کاتی عەسرا لە فڵان ڕۆژە
چوو بۆ فڵانە شوێن کە خوا عەرزی کردبوو. چوە شوێنەکە بینی تافگەیەکە ئاوێک ئێتە خوارەوە ئەییا لەو تاش و بەردە شوێنێکی جوان خۆش سەوزایی ئاوەدان و ئاو، بەڵام کەسی لێ نییە. باڵندەکان دێن و دەڕۆن جریەوە جریوی باڵندە و گیانداران ئاوێکی جوان و سازگار. دیقەتیدا لە چواردە و یا کەسی لێ نییە، چوو لە دووری ئاوەکەوە بۆ خۆی دانیشت لە تەنشتی درەختێکە کەس نایبینێت. حەزرەتی موسى على نبينا وعليه الصلاة والسلام سەرنجی دا تۆزێکی پێچوو بینی سوارچاکێک بەرەو ڕووی ئاوەکە هات، حشترێکی پێیە و سواری حشتەکەی بووە و نزیکی ئاوەکە بوویەوە. لە حشتەکەی دابەزی، ئەو پشتوێنەی پێبوو کە لەسەر پشتی حشتەکە بوو، ئەو تۆشەبەرە ئەو بارە، ئەویشی داگرت وتی با حشتەکەش بە ئیسراحەت ئاو بخوات و ئیسراحەت بکات و ئەم بارە بۆ بەسەر پشتیەوە بێت. کابرا خۆی شۆرد و خۆی پاک کردەوە و خۆی فێنە کردەوە و خۆی پێچایەوە و سواری حشترە بوویەوە و ڕۆی کە ڕۆیی توێشەبەرەکە و پشتوێنەکەی لەبیر چوو. ڕۆی ماوەیەکی پێچوو هەرزەکارێک بە سواری گوێدرێژێکەوە هات لە لای ئاوەکە، گوێدرێژەی بەستەوە و دابەزی و چوو خۆی شۆرد و خۆی فێنە کردەوە و کاتێ ویستی بڕوە بینی توێشەبەرەیەک و بوخچەیەک و پشتێنەیەک لەوێ کەوتووە. وەڵا چوو کردیەوە سێرەکە هەمووی زێڕ و جەوهەر و ئاڵتون و شتی گرانبەهایە، خەزێنەیە. وەڵا پەلەپەل پێچایەوە و کردی بە باری گوێدرێژەکەی و سواری گوێدرێژ بوو، ئازا بۆی دەرچوونەوەکو پێی بزانە. ڕۆی کاتێ گەنجەکە ڕۆی تۆزێکی پێچوو پیاوێکی بەتەمەن ڕێشسپی هات لەوێ دەستی کرد بە خۆفێنەکردنەوە و خۆشۆردن. پیاوەکە لەسەر تافگە ئاوەکە بوو، سوارچاکی یەکەم هاتەوە بە پەلە بۆ لای ئاوەکە، بینی کابرایەکی بەتەمەنی لێیە، هاواری کرد کوا پشتێنەکەم، کوا توێشەبەرەکەم، کوا ئاڵتوونەکەم، کوا زێڕەکەم. کابرای بەتەمەن وتی وەڵای من ئێستا هاتووم و هیچم نەبینیوە و ئەوە تا لێرە خۆمە شۆم و هیچم نەبینیوە. نەوەڵڵا شتی وانییە تۆ بردووتە. شمشێری دەرهێنا و دای لە ملی کابرای ڕیسپی و کابرای کوشت. کابرای کوشت و بۆی دەرچوو. کابرای بەتەمەن خوێنی ڕیسپی و بەتەمەن خوێنەکەی تێکەڵاوی ئاوەکە بوو. ڕۆی حەزرەتی موسا خەریکە لە داخا دڵی شەق ئەبات، بێتاقەتە، ئەیەوێ هەڵوێستێ بنوێنێ ئەم پیاوەی بۆ کوشتم کابرا باڕانەکا قاتڵە. بەڵام فەرمانی خوایەوە ئەبێ جێبەجێ بکات، ئەبێ هەڵوێست نەبێت تەنها چی بێت؟ تەنها تەماشاکەر بێت. موسا فەرمووی پەروەردگارە، ئەم سوارچاکە ستەمی لەم کابرا بەتەمەنە کرد و خوێنی ڕشت، ستەمی لەم پیاوە ڕیسچەرمووە کرد و کوشتی. رب العالمین حکمەتی ئەمە چی بوو؟ خوا فەرمووی ئەی موسا وەختی خۆی ئەم پیاوە بەتەمەنە باوکی ئەم سوارەی کوشتووە، ئەوە خوا حەقی بۆ کردەوە. وە کاتی خۆی ئەو هەرزەکارەی کە پارەی ئەم سوارچاکەی بردووە
باوکی ئەو گەنجە لە لای باوکی ئەم پیاوە 20 ساڵ ئیشی کردوت نارێکی پێ نەیاوە 20 ساڵ ئیشی کردووە شوانی و ڕەنجبەری و خزمەتکردن و لە لای باوکی ئەم پیاوە سوارچاکە بووە باوکی ئەو گەنجە یەک دیناری پێ نەیاوە ئەم ماڵتون و زێڕەی بردەوە لە باتی ئیشی 20 ساڵەکەی باوکی خوا ئاوەها حەقی مەظلومان لە زاڵمان نەکاتەوە ئەی موسا ئەم باسەم بۆچی هەڵبژارد لە ئێستەیە دوێنێک ڕسمێ بڵاو بوویەوە لە فەیسبووکە گەنجێک لە بازاری هەڵەبجەیە تەمەنی 13 بۆ 14 ساڵە عەرەبانەیە سێوی داناوە لە سەر شەقامەکەی هەڵەبجە سێوە فرۆشێ و ترازوێکی داناوە سێ بفرۆشێت بەم ڕەمەزانە شتێ پێیا کە ڕەنگە هیچیان دەست نەکەوێت کەچی ئەمانە کە وایان کرد لە خەڵکیان ئاوا شەرمەزار کرد خەڵکیان گیرفان بەتاڵ کرد ئەمرەکە بە پۆلیسی داما و کە مێڵە خەڵک کاسبیکە چوو بە ئێهانەوە نەوی لە ترازووی کابرای مناڵەی سێوفرۆش بردی ترازۆکەی برد دیمەنێکی زۆر ناشرین دیمەنێکی زۆر ناخۆش یعنی بەڕاستی ستەمکردن مناڵێک ڕەنگە هەتیو بێ ڕەنگە بێکەس بێ ئاوا ئەبێ خوای گەورە چۆن حەقی ئەم مناڵە کاتەوە ڕەنگە مناڵە هاوار کا بڵێ کاکە من سێوە فرۆشم ئەرێ کاکە خۆ وڵات نافرۆشم دە 12 کیلۆ سێوە ئیفرۆشم شتێک پێیاکە دیمەنێکی زۆر ناخۆشە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانی تەنیوە ئەو دیمەنە کە نەیەڵی خەڵک کاسبی کات بە ناوی تەجاوزاتەوە بە ناوی ئەو شتانەوە بۆیە مەزلومان حەقیان لای خواون نابێت ئیلا خوای ڕەب العالەمین ڕۆژێک بێت هەر حەقی مەزلوم لە زاڵمان نەکاتەوە خوا لە گوناهمان خۆش بیت خۆیان ڕەحممان پێ بکەیت خۆیان ئیمانمان سەلامەت بکەیت خۆیان دوعاکانمان گیرا بکەیت خۆیان حەقمان بسێنی ئەوەی زڵممان لێ ئەکا خۆیان حەقمان لە زاڵمان بسێنی یا ڕەب العالەمین خۆیان ئێمەش نەکەی بە زاڵم یا ڕەبی خۆیان لە گوناحی باوک و دایکمان خۆش بی لە گوناحی مردووەکانمان خۆش بی یا ڕەبی خۆیان شیفای نەخۆشەکانمان بی هەر کەسێک نەخۆشە و داماوە و زەلیلە خۆیان شیفای بی خۆیان وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی یا ڕەبی ئەوەی چاکە چاکی بۆ بکەی ئەوەی خراپە خۆیان باشی کەی ئەگەر باش نابێ خۆیان بێ حرمەتی بکەی خۆی گیان قەرزی قەرزەلان دەفع بکەی مشکلەی مسلمانان چارەسەر بکەی یا ڕەبی هەر کەسێ دایە مناڵەکە خۆیان منداڵی ساڵحی پێ ببەخشی یا ڕەبی خۆیان بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمانبرێنی خۆیان بەرشەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين 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 والحمد لله رب العالمين السلام عليكم ورحمة الله